ئەنجا کوشتنی غافڵ جیرانەی ئیبن ئەبی الحوقەیقیش هەروەهایە سەرداری جوولەکانی خەیبەر بوو، بازرگانی گەورەی حیجاز بوو. ئیبن ئەبو الحوقەیق کە چووە مەکە و کۆبوونەوەی لەگەڵ سەرانی قوڕەیشا ڕێخست هانیەیدان تیرە هۆزەکانتان کۆکەنەوە و خۆ لەخۆ هەمانە لە خۆ بگرن و ئێمەش جوولەکەکانی خەیبەر ئاماداکەین و ئیتر دەوروبەرمان هەموو ئەکەینە سەنگەر و ئیتر ئاوا بوو بە کوورەی جۆشدانی غەزای خەندەق، بوو بە هاندەر و تەشجیعکاری ئەوانەی کە دژ بە ئیسلامە وەستانەوە. بخاری لە بەڕای کوڕی عازی بەخوا لەیان ڕازی بێ ئەفەرمێ ئەجێڕێتەوە أفرمي بعث رسول الله صلى الله عليه وسلم إلى أبي رافع اليهودي رجالا من الأنصار فأمر عليهم عبد الله بن عتيك، وكان أبو رافع يؤذي رسول الله صلى الله عليه وسلم ويعين عليه، وكان في حصن له بأرض الحجاز. أفرمي بيغمري خواه صلى الله عليه وسلم بيوانيكي لپشتیوانان لأنصار بو كشتني أبو رافعي جولكنار. عبد الله كوري عتيكي كرد أميريان أبو رافع لقلايكي خواه أبو لناوچي حجاز زوري آزاري بيغمر هذا عليه الصلاة والسلام لا ينقري همو كسيكي كركة دجي بانقوازكي بوستاياتو. للرواياتي كي ترى هاتوا لبراء ويأفرمي بعث رسول الله صلى الله عليه وسلم رهطا إلى أبي رافع فدخل عليه عبد الله بن عتيك بيته ليلا وهو نائم فقتله. بيغمري خواه صلى الله عليه وسلم مفرزيكي نار سر أبو رافع عبد الله كوري عتيك شو بويتش وجوره لخوا كشتي. عبد الله كوري عتيك خوالي رازي بيت چندين فيلي كرتا جيشت أبو رافع وكشتي. سرتا بفيل خوي جانا ناو قلاكا پاشان ماڵ بە ماڵی جوولەکەکانی لە دەرەوە دادەخست تا نەتوانن بێنەوە بە هانای ئەبوو ڕافعەوە کە چووە ژوورەکەی ئەبوو ڕافعیشەوە لە ناوە دایخست بۆی نەتوانێت ڕاکاتە دەرەوە. ئەنجا دەنجی خۆی گۆڕی و بانجی کرد تا ناسیەوە. تەفسیلاتێکی عەجایب هەیە لەم کوشتنەیە کە ئەگاتە نزیکی قەڵاکە خۆی مەحتەلەکە هەتا وەکوو ئێوارەی بەسەر هادێ. پێشەوەی دەرگای قەڵاکە داخن چاوی لێ کابرای حەرەز وا هات دەرگاکە داخە هەڵەسێتە سەر پێ و لەولاوە کە ئەنەما دەست بە ئاوە گەێنێ خۆی نیشانی کابرادا لە پشتەوە دەموچاویشی هەڵپێچاوە. کابراش هاواری لێکاوەزانێت جوولەکەی خۆیان ناڵێ ئەرێ کاکە دەرگاکە داخەم دێ ژوورەوە ئەویش هەڵێ بەڵەوە هاتم بە ڕاکردنە ڕاتە ژوورەوە و کابرا دەموچاوی نابینی. ئەنجا دوایش ئەوە کە ئەڕوا بزانێت کام ماڵیان لە هەمویان فەخفەخەترە و کە کۆشکێکی جوان و تەلارێکی جوانە گومانە باکە لەوەیە. بە مەمەڕەکانیانە ئەڕوا ماڵ بە ماڵیان دەرگاکانیان لە دەرەوە داخە بۆی هاوار نێنە دەرەوە گەر هاواریشی کرد. ئەنجا بە بۆنی ئای دۆزێت ئەو بۆ نەخۆشەی کە لە خۆی داوە ئاژنەکانی لەلایە. دوای کە چەتە ناو خانۆکەی ئەو ناوژوورەکە و نزیکی ئەوانەکەوێت و تاریکە بانگەکە دەنگی خۆی گۆڕی وەشتێکی لەسەر دەمی دانا و هاوارەکە ئەڵێم بۆ نەخۆشە چی ئەرێوە فڵان نەخەوتوی. ئەنجا ئەفەرمێ هەر کە جوابی دایە و شمشێرێکم پێچێشە. هاواری لێ بەرز بۆوتی کوڕەیەکێ کوشتمی شمشێرێکم پێچێشە زانیم ڕای کردوتە چپە ناو پەسیوێکی ترەوە. دەرگاکەشتیم لە ژوورە داخست بوو هەتا ئەبەو شێوەیە کوشتی. ئەنجا دوایی کە هاتە دەرەوە خۆی بگێنێتە قەڵاکە دوای شمشێرێکیان لە دواوە لێدا و هەرچۆنەوێت دەرگای قەڵاکەی کردە و ڕای کردە دەرێ نانوەرا دوای کەون لە ئەو دیوی قەڵاکەوە. ئیترە فەرمە قاچەکەی ترم هەڵگرت ئەو قاچە بە شەلەشەل هاتمەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوایی تفی لێدا و چاچی کردەوە هەرکە ئەنەمە ئازاریشم نەچێشت بوو. یعنی تەسەورکەن ئەو هەموو ئازایەتیە و هەموو جوامێریە و هەموو فێڵکردن و چاواشەکاریەش دوایش ئەو برینداریە سەختە قاچیشی بەو شێوەیە حتا فەرمێ قاچم بەس پێستەکەی پێوە مابوو پێستەکەشم لێ کردەوە. ڕێواتێکی تریش هەیە فەرمێ لە ڕێگا ئاگرم کردەوە بۆی داخی کەم شوێنی بڕینەکە بۆی خوێنی تری لێنەیە. ئیبن حەجەرە فەرمێ ئەم فەرموودەیە پند و ئامۆژگاری و ئەحکامی زۆری تایە لەوانە جائزبوونی کوشتنی غافڵ جیرانی کافری شەڕانی کە بانگەوازی ئیسلامی پێگەیشتووە و سوور ماوە لەسەر کوفر و دژایەتیکردنی ئیسلامەکە. هەروەها شیاوێتی کوشتنی هەر کەسێک کە بەدەستی یان بە زمانی یان بە سامانی بەشدار بوو بێ لە دژایەتیکردنی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام. هەروەها جائزێتی جاسوسیکردن بەسەر کافرانی شەڕانیەوە و ڕەخساندنی هەلی زەڕ بە لێدانیان
هەروە دەست نەپاراستن لە کوشتنی کافرانی شەڕانی و جائیزێتی دەنگۆڕین و ڕێپێ هەڵەکردنی کافران بۆ هێنانەدی بەرژەوەندی ئیسلام و مسلمانە. هەروەها جائیزێتی ڕوبەڕووبوونەوەی مەفرەزەیەکی ژمارەکەم بەرامبەر دوژمنانێکی زۆر کە ژمارەیان زۆرترە بێ لە خۆیان. زۆر هەندێک نقاتی تریشی هەر بەو شێوەیە باس کردووە ئیمامی ابن حەجەر ڕەحمەتی خوای لێبێ، هەروەها شێخ عەبدوڕەحمانی دەوسەری لە کتێبی صفوة الآثار والمفاهيم من تفسير القرآن العظيم ئەویش بە هەمان شێوە لە مجلدی یەکەم لە لاپەڕە 268 بە نقاط هەندێک لەم خاڵانەی باس کردو کە زۆر بە سوودن ئینسانی مسلمان بە دەرس وەریانگرێ و بیان خوێنێ.